خێزانی موراگی دانیشتووی ویلایەتی میشیگنن. دەیان ساڵ لەمەو پێش کۆچیان بۆ ئەمریکا کرد. دوڕید موراگی لە ساڵی 1999 بە تاوانی هەڵگرتن و بڵاوکردنەوەی بەنگی مێروانە گیرا. خۆی یەکەکە لە 114 عێراقیانەی لە 11 مانگی 6 لە ماڵی خۆی گیرا. ئێمە دیتمان کاربەدەستانی ئایسن. من مێردەکەم ئاگادار کردەوە و کوتم چێن. پێگوتم بڕۆ دەرگاکە بکەوە. گوتم نا، با دەرگاکە نەکەینەوە. گوتی ناتوانین نێکەینەوە. دەترسم دەرگاکە بشتێن و مناڵەکان لە خەو هەستێنن. جەنفەر خێزانی دوڕید کە ئەو دەم دووجیان بوو دەڵێت بەهۆی ئەوەی کە نیگەران بوو لەوانەیە مێردەکەی ڕەوانەی عێراق کرابایەوە، منداڵەکەی گەلێک زووتر لە کاتی خۆی لە دایک بوو و هێشتا لە نەخۆشخانەیە. بۆ من زۆر سەخت بوو، بۆ دوڕید سەخت بوو، بۆ مناڵەکانیشم هەروەها سەخت بوو، چونکە نەک تەنیا باوچیان لەدەستچوو، ئەوان منیشیان لەدەستچوو. مناڵەکان بۆ لای کەسوکاری جیاواز بەڕێکران، بۆ ماوەی 5 هەفتە لێر و لەوێ بوون تا ئەو کاتێ من توانیم لە خەستەخانە دەربچم. من توانیم بە ڕێگای تەلەفۆن لەگەڵ دوڕید کە خۆی لە گرتوخانەی یۆنگستاونی ئۆهایۆیە بدوێم. خۆی وتی لەوە تای ساڵی 2000ەوە لە پاشە ڕۆژی خۆی لە ئەمریکا دڵنیا نییە. لە 1999 تاوانبار کرام و لە 2000 ئەفسەری کۆچبەری بێ ئەوەی هیچ بەڵگەیەک واژۆ بکەم تەسلیمی کردمەوە. کەس پێی نەگوتم چیم بەسەر دێت. هەرچەندە مافی وڵاتی بوونی ئەمریکایی نەدراوەتێ بەهۆی تاوانەکەی، دوڕید خۆی بە ئەمریکایی دەزانێت. ئێمە ئەمریکاین، ئێمە زیاتر لە هەر کەسێک لێرە بووینە. بۆ ماوەی 35 ساڵ لە وڵاتە بوومە. بۆ ماوەی 18 ساڵە هیچ پێشێلکارێکم نەکردو. ڕۆژێک نەبوو کە هاوکاری نەکەم. هەر لە ڕووی هەست لەش و هزرەوە ئازارمان پێگەیشتووە. ئێمە هەموو بەبێ هۆبەند کراوین. ماوەی بەندیمان تێپەڕ کردو و ڕێگای دروستی خۆمان دۆزیوەتەوە. لە دوای ئازادبوونی لە گرتوخانە، دوڕید خێزانی پێکهێنا. باوکی 4 منداڵە، بە بەردەوامی ئیشی کردووە و دەستی لە هیچ تاوانێک نەداوە. دەتوانن بمانخەنە ژێر چاوەدێری و زەنجیرمان لە قاچ بەستن. ئێمە پێشێلکاریمان نەکردو. ئەگەر کردومانە شایانی بەندکردنین. ئێستا کەس شایانی ئەوە نییە لێرە بەند بکرێت. سزای خۆمان چێشت و قەرزی خۆمان داوەتەوە بە کۆمەڵ. دایکی دوڕید کە ئەو دەم تەمەنی 5 ساڵ بوو، لە عێراق هەڵات بۆ ئەوەی لە شوێنێکی سەلامەت بژین و بە ئازادی پەیڕەوی ئاینی خۆیان بکەن. من لەگەڵ منداڵەکاندا لە عێراق هەڵاتین بەهۆی شەڕە و نادیاری دواڕۆژی ژیانمان بەرەو ئەمریکا هەڵاتین تا بتوانین بە ئازادی بژین. ئێستا تەنانەت لێرەش ناتوانین. سەخت دەبێت بۆمان بگەڕینەوە. ئێمە هاوڵاتی ئەمریکین و لێرە دەژین، ئەویش کەسی نییە لەوێ. ئەو 1444 عێراقیەی ڕوبەڕووی گەڕانەوەن، پاشە ڕۆژیان هێشتا نادیارە، بەڵام ئومێدیشان بە دادگای کۆچباری ئەمریکا هەیە کە بڕیارێکی ڕەوایان لەسەر بدات. سەماد زەیی، دەنجی ئەمریکا.